بەڕێزان سڵاوتان لێبێت بە دوواداچوونی زۆرمان کرۆ بۆ پارەکەی هەرێمی کوردستان لە عێراق دەگوترێت 400 تا تۆ 400 دیکە شاتووە بۆ ئەم بابەتە پەیوەندیمان بە مەزوود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراقەوە گرت. مەزوود حەیدەر بە زوومی گوت هەفتەی داهاتوو 400 ملیار دیناری دیکە بۆ هەرێم دەنێرن. مەزوود حەیدەر گوتیشی بڕیار لە ناردنی پارەکە دراوە و تەنها ڕێکاری ئیداری ماوە. بریکاری وەزیری دارایی عێراق بە زوومی گوت ناردنی 400 ملیارەکە بۆ ئەوەیە حکوومەتی هەرێم بتوانێت موچەی مانگی 4 دابەش بکات. هەرم ڕۆژ 400 ملیار دیناری دیکەش خراوەتە سەر حسابی وەزارەتی دارایی هەرێم. ئەگەر بەپی ئەم لێدوانەی مەزوود حەیدەر بێ و هەفتەی داهاتوو بەغداد 400 ملیار دیناری دیکە بنێرێت ئەو پارەی بەغداد دەینێرێت دەکاتە 800 ملیار دینار. ناردنی پارەکەی بەغداد ئەگەر بکاتە 800 ملیار دینار وەزارەتی دارایی هەرێمیش دەتوانێت موچەی مانگی 4 بە تەواوەتی دابەش بکات. وەزارەتی دارایی هەرێم دەڵێت 400 ملیار دینار کافی نییە بۆ دابشکردنی کۆی موچە، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابشکردنی موچە پێویستی بە زیاتر لە 900 ملیار دینارە. بە گوێرەی زانیاریەکانی زووم ئەو کاتی وەزارەتی دارایی داهاتی نەوتی هەبوو 740 ملیار دیناری لە داهاتی نەوت و 200 ملیار دیناریشی لە داهاتی ناوخۆ کۆ دەکردەوە و موچەی پێدابین دەکرد. ئەگەر ئەم ژمارەیە بۆ ئێستاش وەربگرین بەغداد 800 ملیار دیناری یعنی ئەگەر ئەم ژمارەی وەربگرین و بەغداش 800 ملیار دینار بنێرێت و داهاتی ناوخۆشمان 200 ملیار بێت ئەوە پارەکە نزیکەی 100 ملیار دیناری زیاد دەبێت کەواتە وەزارەتی دارایی دەتوانێت موچە دابەش بکات. هەرچەندە مانگی ڕابردوو وەزارەتی دارایی 910 ملیار دیناری بۆ موچەی فەرمانبەران دابش کردووە. یعنی وەزارەتی دارایی پێویستی بە 910 ملیار دینار بووە بۆ دابشکردنی موچەی فەرمانبەران، بەڵام بە گوێرەی زانیاریەکانی زووم وەزارەتی دارایی گوتوێتی بۆ ئەم مانگە پێویستی بە نزیکەی 940 ملیار دینار هەیە بۆی مانگی 4 موچەی پێدابین بکات. ئەگەرچی لە دوانی بەرپرسانی سیاسی و بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان گومانی خستووەتە سەر داهاتی ناوخۆ ئەوان زانیاریەکانی وەزارەتی دارایی ڕەت دەکەنەوە و دەڵێن داهاتی ناوخۆ 200 ملیار نییە بەڵکو نزیکەی 350 ملیار دینارە، بەڵام تەنها 200 ملیاری دەخرێتە سەر حسابی وەزارەتی دارایی. لێرەدا دەگەڕێنەوە بۆ 400 ملیارەکەی بەغداد. ئەگەر ناردنی 400 ملیار دینارەکەی بەغداد بۆ هەرێم بگاتە هەفتەی داهاتوو ئەوە وەزارەتی دارایی دەتوانێت لەم هەفتەیەدا لیستی موچە بڵاو بکاتەوە، چونکە دەتوانێت موچە دابەش بکە و پارەکەی 100 ملیاریشی زیاتر لەوەی کە پێویستێتی. دیارە لێرەدا تەنها باسی موچە دەکەین، بێگومان خەرجی و پرۆژەکانی دیکەش هەیە جگە لە موچە. هەرچەندە ئەمڕۆ لەگەڵ ناردنی 400 ملیارەکە لیستێکی موچە بڵاو کرایەوە، بەڵام لیستەکە ڕاز نەبوو. بۆیە هونەر جەمال گوتەبێژی وەزارەتی دارایی هەرێم ڕەتی کردەوە و ڕایگەیان هێشتا لیستی موچەیان بڵاو نەکردوێتەوە. لێرەوە دەتان گەڕێنمەوە بۆ ئەو هۆکاری بۆچی بەغداد پەیتا 400 پارە دەنێرێ لەبەر دوو سەبەبە. یەکەم ڕاگرتنی هەناردی نەوتی هەرێم بۆ دەرەوە و دووەمیش ڕێکەوتنەکەی 4 نیسانی نێوان محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم کە ئەو کات ڕێککەوتن لە بەرامبەر ناردنی نەوتی هەرێم بۆ دەرەوە لە ڕێگەی عێراقەوە بەغدا پارە بدات، پارەی موچە بدات. تەنانەت سوودانی گوتی ئەمە مەکرەمە نییە و فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو هەموو پارێزگاکانی دیکەی عێراق مافی خۆیانە موچە وەربگرن. هەرچەندە هەرێم نەوتەکەی هێشتا لە ڕێگەی عێراقەوە نەناردووە و وەستاوە و خۆیان دەڵێن هۆکارەکەی تەکنیکیە، بەڵام بەغداد بۆ دابیرکردنی موچەی هەرێم ئەو کورتێنانە پڕ دەکاتەوە کە وەزارەتی دارایی هەرێم بۆ موچە و خەرجی تووشی دەبێت. ئێمە ئەمڕۆ لە زووم لە هەردوو وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی دارایی هەرێم بە دوای ناردنی پارەکەەوە بووین بزانی بەغدا کەی پارەکە دەنێرێت و لەگەڵ بەپرسانی هەردوو لە قسەمان کرد، هەردوو وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی دارایی هەرێم. پرسیمان بەغداد کەی پارەکەی بەغدا دەکات، کەی پارەکەی بەغداد دەگاتە هەرێم. ئەم گفتوگۆی ئێمە هی پێش ئەو کاتە بوو کە بەغداد 400 ملیارەکە بنێرێت. ئەوان تەنها ئاماژیان بۆ ئەدا کە لەم هەفتەیە 400 ملیارەکە دەکات، بەڵام بەغداد لە دوای چەند کاتژمێرێک دوو جار 200 ملیار دینار پارەکەی بۆ هەرێم ناردوو، یعنی بە دوو گوشمە ناردی. لێرەدا هەواڵی 400 ملیارەکە کۆتایی هات کە بەم پێ بێت وەزارەتی دارایی ناتوانێت، یعنی ئەگەر بەغداد بەس ئەم 400 ملیار دینارە بنێرێت وەزارەتی دارایی هەرێم ناتوانێت موچە دابین بکات، چونکە پێویستی بە زیاتر لە 900 ملیار دینارە. خۆ ئەگەر 200 ملیاری ناوخۆش هەبێت ئەوە زیاتر لە 300 ملیار دیناری دیکەی دەبێت بۆ موچە، کەواتە زیاتر لە 300 ملیار دینار نەقسی هەیە.
لەسەر ئەم بابەتە پەیوەندیمان بە مەزود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراقەوە کرد. ئەو گوتی من نامەوێت هەواڵی ناردنی موچە ببێت، ینی بەبەستی ئەو نامەوێت ناردنی موچە ببێت بە هەواڵ. ئێمەش پێمان دوو لە زووم خۆ تا ئێستاش ناردنی موچار هەواڵە پێمان بڵێ. لە گفتوگۆکەماندا زووم پرسی چۆن ئەو کورتێنانە پڕ دەکەنەوە کە وەزارەتی دارایی هەرێم تووشی بۆ و ناتوانێت موچەی مانگی چواری پێپڕ بکاتەوە. مەزود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراق گوتی تا ناوەڕاستی هەفتەی داهاتوو 400 ملیار دیناری دیکە بۆ هەرێم دەنێرن. بەم پێ بێت ئەگەر هەفتەی داهاتوو 400 ملیارەکە بگات ئەوە هەرێم 800 ملیار دیناری بۆ دێت و دەتوانێت موچەی مانگی چوار دابەش بکات. لەم هەفتەیە تا هەفتەی داهاتوو دەشتوانن وەزارەتی دارایی لیستی موچەی مانگی چوار بڵاو بکەنەوە. خواتان لەگەڵ.